دوای تێپەڕبوونی نزیکەی ساڵێک بەسەر ڕووداوی کوشتنی دوو مامۆستاکەی زانکۆی سەلاحەددین دکتۆر کاوان ئیسماعیل و دکتۆر ئیدریس حەمەخان و پاش 6 جار دانیشتنی دادگای تاوانەکانی هەولێر دوجار دادگا بڕیاری لا سێدارەدانی بۆ تاوانباری ڕووداوەکە دەرکرد. پارێزەری یاسایی کەیسی دوو مامۆستاکە باز لەوە دەکات دادگای تاوانەکانی هەولێر بە دوو تۆمەت پاڵپێش بە مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی و بە کۆی دەنگ بڕیارەکەی داوە. دادگای تاوانی هەولێری دوو ئەمڕۆ لە دوای 6 جەلسە دانیشتن گەیشتە بڕیاری کۆتایی بڕیاری خۆیدا لە کەیسی ژمارە 114 تایبەت بە شەهید پرۆفیسۆر دکتۆر کاوان و دکتۆر ئیدریس. دادگا بە کۆی دەنگ گەیشتە و قەنەعەتەی کە دوو تۆمەتی ئاراستەی تۆمەتباری ئەم پەراوە کرد بە گوێرەی مادەکان 406 زاؤها واتە کوشتن ینی کوشتنی فەرمانبەرێک لە کاتی دەوام و هەروە کوشتن و زامدارکردنی یەکتشتر و هەروە لە تاوانی شەهیدکردنی دکتۆر ئیدریس بە گوێرەی مادە 406 فقرة ألف واتە سبق الإصرار والترصد واتە دوو تۆمەتی ئاراستەی تۆمەتبار کرد و سزای دوو سزای لە سێدارەدانی بۆ تۆمەتبار دەرکرد و بڕیاری دادگا بە کۆی دەنگ دەرچوو. دوای ساڵێک لە چاوەڕوانی و گەیشتنی تاوانبار بە سزای خۆی خانەوادەی دوو مامۆستا کوژراوەکەی زانکۆی سەلاحەددین داوا دەکەن هەرچی زووە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە واژوو لەسەر جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای هەولێر بکرێت. داوا دەکەین بە زووترین کات سەرۆکاتی هەرێم واژوو لەسەر و بڕیارەی دادگای هەولێر بکە وەکو خانەوادەی هۆل و شەید. بەهۆی بوونی کێشە لە نێوان قوتابیەکی زانکۆی سۆران و هاوسەری دکتۆر ئیدریس حەمەخان کە هاوکات مامۆستایە لە زانکۆی سۆران لە 28 حوزەیرانی ساڵی ڕابردوو هەریەکە لە کاوان ئیسماعیل ڕاگری کۆلێژی یاسا و ئیدریس حەمەخان مامۆستا لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەددین لەلایەن قوتابیەکی زانکۆی سۆرانەوە لە شاری هەولێر کوژران. دوای 6 دانیشتن دادگای تاوانەکانی هەولێر بڕیاری لە سێدارەدانی بۆ بکوژی ڕووداوەکە دەرکرد. گەیلان ساویر کەناڵی پەیام هەولێر.